فێرت کردم ئەو شانەی دڵم مەیڵێ پێتی نەڵێم فێرت کردم تازە منیش ئیتر لەگەڵ خۆما بدوێم فێرت کردم بە تەنیایی بڕۆمە قاوەخانەکە بیرکردنت هەموو ڕۆژێ باس بکەم بۆ فنجانەکە فێرت کردم هەموو جارێ بەخت بگرمەوە بۆ خۆ بزانم لەگەڵ ئەوێنت تاکوێ ئەڕۆم تاکوێ ئەڕۆم بزانم کەی دەست لە هەموو شتێشۆم خۆزگە هەرگیز درۆم لەگەڵ نەکردی بۆ منووسی بیرە دەکەم کاتێک کە بیرم مەکردی خۆزگە هەرگیز درۆم لەگەڵ نەکردی بۆ منووسی بیرە دەکەم کاتێک کە بیرم مەکردی خۆزگە ئەو خەوانەیەم دی هەمووم بۆت ئەگێڕایەوە خۆزگە سەرەتایی ناسین هەم دیسان ئەگەڕایەوە خۆزگە ژیان یەک ڕۆژ سەری ئەدایەوە خۆزگە تا ڕۆژی مردنم بۆ نەکەت بە سنگمەوە ئەمایەوە خۆزگە هەرگیز درۆم لەگەڵ نەکردی بۆ منووسی بیرە دەکەم کاتێک کە بیرم مەکردی خۆزگە هەرگیز درۆم لەگەڵ نەکردی بۆ منووسی بیرە دەکەم کاتێک کە بیرم مەکردی